سڵاتان لێبێم کاتتان باش لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتایی ئەڵقەیەم جارەش لەگەڵمان بن. وێنەگرێک لە شاری هەولێر 55 ساڵە وێنەگرە و بە هەمان ستایلی ساڵی هەشتاکان وێنە دەگرێت و ئەستەدیۆکەشی لەسەر شێوازی کۆنە و دەستکاری نەکردووە. دوو هاوسەر دوای گەڕانەوەیان لە زانکۆ پاسێکی جیاواز لە شێوەی فرۆشگایەکی گەڕۆک لە شەقامەکانی شاری سلێمانی بەڕێوە دەبن. لە گوندی دوێرەی وەکو هەموو گوندەکانی ناوچە شەخاویەکان ئەمساڵ 1 متر و 15 سانتیمەتر بەفری لێباریوە. لەگەڵ هاتنی وەرزی زستان و بارینی بەفرێکی زۆر کێشە بۆ ئاژەڵدارەکانیش دروست دەبێت. لە گوندێکی دەڤەری ئامێدی زیاتر لە 1 متر بەفر باریوە و ئەمە شوای کردووە کە شوانکارەکان نەتوانن بە باشی ئاژەڵەکانیان بەخێو بکەن و ئەمە هەمکارێکی سەختە هەم چێژێکی باشیشی بۆ کەسانە هەیە کە مەڕووماڵاتەکانیان لەوێ بەخێو دەکەن. از چولی طار عبدالله هم هر سال کار خواد کن هم زونی وره گله بفر تیدن بفره که دشوار تیدن میترکی اش میترکی بوری گله جور وره پاش میترکی یا بوری حتی میترونی و باری سریعتر چه بیتش پتر بیتن هم خالی گنده دیرش که هش ما مجیل شوله کیا کاره کیا هندش ما شوله حیوانات دید کنو معاصفت حکمتی ناو هش ما منشین گله حیوانات زیاده جی میگید خودان که کی تدبینی ما گلک نینه ویراز زبستان دشواره یعنی تبقى بینی ساله اول 4-5 ساله که وصاناتی گله سالش میشه دست بگو بهارم کار خواهد کن عرضه کم زن گیاه باشه لهم پاند کن هم حجستی هم نوین حیوان بچنان آفده هم درین هاوین هم گیاه کمد کن باویزه جمع دست هاوی نچلی هم چلی برین و کنده و بزبستان هم زبستان ویره گره گادش واره یا بزحمته هم روژی هم 3 جارت داینه جا هندک 2 جارت دانه هندک 3 دانت دانه هندک بعضیونی اسپیبتنی هم بس 2 دانت دانه یه بزنجی هبن یه راجی 3 دانت دانه و دی بره خودان کردن بعضی یاره کاب زحمت یعنی مروی 20 هبید زیادتر مروی نشته که خودان کش یاره کاب زحمته یعنی بفره کم ازن تید سلام بفره کیا و تید بره همو 7 سانتیم حتی 8 بره واتی و چه پتر سریعتر گنده سرما دو بنوفی و بیدی و هاد بیتن میترک یا بوریش هیوا 11 منوی بید 12 من دست بگید حتی هیوا 4 منوی جی بیشنی کام بردن یعنی اسپیش نیگوده شد چیت چریدن یه راست شبید برنگه شد چیتن هم کار خواهد که هم دو لویت خواهم نزدیک چید که هم دیرچینا که همزانی زبستان دشوار هم بفر میترک بیش 8 سانتیم میترک بورید هم نشنش دیر بینین لبین آب و زبستان دشواره هم نشنش دیر کشید جام پدر نزدیکی کلو کوتان لویت خواهد نزدیک چید که که چلی هبید آن گیا هم دین ها بود چید که عردی وقت خودینو گیا داینه سر و چلی جو داردین که لبیتت بینی هم که نداردین کدا هنده جردی وقت خودم هم دانه سر بفری هرد خودن پیس نابی چلیه پاقشتره و گیا جی پیس نابیتن هکه هم سر بفری بیتن جارم ما گندی همه سر وی چنده هم پازیب خودان که اینو همه سای ما هاوین بیز دبستان همه پازیبه هندگی تنجی معاصفت حکمت نشنه دامت خواب است هم هر بردامی دینه خودان که نپازی هم پازی خواه خودان که هم دستی جنا بردن یا
پاسێکی جیاواز لە شێوەی فرۆشگایەکی گەڕۆک لە یەکێک لە شەقامەکانی سلێمانی بۆتە جێگەی بایەخی هاوڵاتیانی ئەو شارە. ئەم دوو هاوسەرە کە لە زانکۆ دەگەڕێنەوە دەچن بۆ لای پاسەکەیان و لەوێ لە شێوەی فرۆشگایەکی گەڕۆک کە خۆشیان دیزایانی پاسەکەیان کردووە هەوڵەدەن بتوانن هەم داهاتێک بەدەستپێنن هەم بناتجێی سەرنجی هاوڵاتیان و هانی گەنجانیش بدەن بۆی کە دەستبەرداری خەونەکانیان نەبن. من لەرەم دانیشتی سلێمانیم لەگەڵ چای هاوسەرم هەردووکمان خوێندکاری کۆلێژی هونەرین. بیرۆکەی ئەم پاسە ئەو بوو کە یەکەم جار ئەمە ویستمان شتێک بکەین کە جیاواز بێ وا بکەین کە خەڵک ئەتێنشنی هەبێت بێن یەکەم جار پاسەکە بەلایەن و جوان بێ و ئینجا بێن بزانن چی تایە. ئەمە نزیکی 3 مانگە خەریکی چاکردنی پاسەکەین بۆی ناوەکەی بگۆڕین و دیزاینێکی بکەین کە ببێ بە دوکانی جل و لە سەرەتاوە زۆر دڵنیان نەبووین لەوەی کە ئەو جلانەی کە ئەیەنین کە ستایڵێکی زۆر تازە و جیاوازە بۆ شێوەیە خەڵک حەزی لێبێ بەڵام کە هێنامەن خەڵک زۆر پێشوازی لەیەکە و جگە لەوەش زۆر سەرنجڕاکێشە بۆ کەسانی ئاسایی کەن لە ناوی ڕسمەگرنووەم لە دەروی پاسەکە کە دیزاینێکی هەیە و ڕسمی لەسرە کە لەرێ خۆی ڕسمەکانی کردووە خەڵکی ڕسمی لاواگرێ ڕۆژانە. دانانی ئەم دوکانەوە بوو کە خۆمان هەنێ جلمان لەبەرە کرد کە لە بازاڕە دەستکەوتنی تۆزە قورس بوو زۆر جار لە کۆنەکە دەستمانەکە و ئەو ستایڵی کە خۆمان حەزەکەین لەبەریکەین بۆیە بیرمان لەوە کردەوە دوکانێک دابنین بە شێوازێکی جیاواز ئەو جلانی بۆ بێنین کە خۆمان حەزمان لێ و خەڵکی تریش بێگومان گەنجی ئێستا حەزی لێ و بیرمان لەوە کردەوە بە شێوازێک بێ کە جیاواز بێ من خۆم پێشتر دوکانم هەبووە حەزم نەکرد بۆ شێوازە تەقلیدیە بێ بیرمان لەوە کردەوە کە پرۆژەیەکی تازە دروست بکەینەوەی دوکانێ دابنین لە ناو پاسە. جیاوازی کارەکەی ئێمە من کە یەکەم شتێک کە بیرم لێ کردە ئەو بوو ئێستا خۆی لە دنیاوە لاتۆ جەندەر لە جلا بوونی نەماوە ئەمە نیە بڵێ ئەم جلە کچانەیە ئەم جلە کوڕانەیە هەردووکیان و کوێک ئەتوانن هەمان جل لەبەرکەن پەیامم بۆ ئەو کەسانە هەیە کە ئەگەر پلانێکیانەیە ئەگەر بێت و ئەزان کە شتێکە جیاوازە ئەیکەن وەلەی ئەترسن و خەڵک بە دڵی نییە با بیکەن یعنی هەر ئەوە دوو ڕێگایە یا سەرەکەوێ یا سەر ناکەوێ ئەو کاتە بە ڕێگایەکی تر بدۆزیتەوە کە سەر بکەوێ. ئێرەماندانا و ڕەنگە خەڵکێکی تر بێت شتێکی تر بێنێت پاسێکی تر بێنێت بیکا بە شتێکی تر ینی ئەمە ڕێخۆشکەرین بۆی کە خەڵکی تر ئایدیای تری هەبە ینی لەم ئایدیای پاسەوە کە کراوە ئەکرێ پاس بکرێ بە هزار شتی تر بنم بۆ ڕنگ نییە هەر پاس بێ ڕەنگەشتی تر بێ ینی شتی تر بێنن ینی تەنها ئەوەی کە بیر بکەنەوە و بیکەن نەترسن. کچێکی تەمەن 9 ساڵانی خاوەن پێداویستی تایبەت لە ناوچەی بارزان کە نابیستێت و ناتوانێت قسە بکات ڕۆژانە لەگەڵ قوتابیانی دیکەی ئاسایی دەچێتە قوتابخانە ئەو با چەشنێک خولیای قوتابخانەی و حەزی لە خوێندنە کە مامۆستایان و قوتابیانیش زۆر ڕێزی لێ دەگرن و لە زۆربەی قوتابیانی دیکەش زیرەکترە. ئەس زۆرم خەڵکی بۆڵندۆمە چۆمە زلای خۆ یۆکە ڕۆلۆلا ئەگە بژن ئاواژە خەڵاتەکە خۆ دامە سەرداریۆماژە دیالوێ مەدرسێ بە قوتابخانێ یۆ جیۆزە دیال برۆیێ دەرستە بە سەرداریەوەی گەڵێک فارقەش دیالوێ هەدی ئۆستانگی بوو ماچێت بن چونکی ئەو تشتێک وێ دوێتن زەحمەتە ئەم بۆ شتێنەوە گەهین پچێک بما بیتە ئۆریشە بدویە ئەم هەر شێواکی بێ ئەم بێت تێ بگەهێنین ما بگەهێتن کو ئەم پشێن بودۆبین بکەین مایگەلا جۆرە بریە دکتۆرۆ
ما يبرجع إيرانيجي قلت على جوية هاي بس وقت بيجن ماديا ما بيتشينا بيتن بو چهار سر بکن اوجی قلت چهار سر یو هاي بله هر مشکل ما پاره ما بيتشينا بيتن بو چهار سر بکن شيخي ايش تحب ايه عافية ايه زاني بنویسی زلیخایه؟ اسم مامستا سعوان مامستای قطابخانه بالندا مامستای به قطابخانه ما و قطابخانه بالندا پولا دویه بو زلیخای درس بجمعه درس کردیه و زلیخا یکی کش وان قطابید مک و 2 ساله نیکمت دوام کردن سال دویه 7 سال صفاسیه راستی بنویسینه اگرم بین از صبوره بنویسیتن بنویسید یعنی گله جانش بنویسید و اگر تو بیجه تا چه نویسیه دلی خود و بیجید بس نشید در ببرید بس زمان خود نشید یعنی در ببرید بیچای به مامستاج یعنی دیالوی زحمت را القطابیه دیگه و قطابیه که خدا پیداویسی تایبته جوازی های گل قطابیه مامستا مدیر یعنی کارگیری قطابخانه همه مامستا یک حیز خواهید کرد و قطابی حواله توی پولا دوی خر حجید کرد و اگر بچیده در زنگادری بی جراسه در جوید همه قطابی یک حجید کردن دو دبین عنیت پی ورهات اگر از خواهی کیفان پیتیتن هرچی خوب بەرگدورێک لە شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستان شەیدای دەنگی حەسەن زیرەکە ئەو دەڵێت کاتی خۆی دەستێک جلی بۆ حەسەن زیرەک دووریوە و لە کاتی مردنیشا لەگەڵی بووە ئێستاش دەستێک قاتی جلی کوردی حەسەن زیرەکی لەلایە ئەو بەدەم گۆرانی گوتنەوە لە کارەکەشی بەردەوامە یان ماشین هەندێ بۆ بانە کە ماشین هات بۆ بانە ئەو گارەجی مرۆڤەتیە تابلۆیان لێیە خەڵکە هات بۆ سەیری تابلۆکە هەنگوو تابلۆ هاتووە بۆ بانە حەسەن زیرەک ڕسمێتی پێیا کردووە 2-3 ڕۆژە هاتوو لەگەڵ ئەو ماشینە باریانە گۆرانیەک و خەڵک لێی کۆبووە هەر کە ماشینەکە دان هەوڵە ماشینە گەورەکە هات هەچوون باریانەکەیان گۆرانیەوە بۆ لەو قاوەخانەیەکن بە قاوەخانەکەیان ئیدمە هەر لە وەختەوە کە ئاشقی بووم و حەزم لێ کردو و لە دەنگی و لە ڕەنگی بوون بەڕێ بەخوا ئەم کاو پانتۆڵانە کە ئاوای کەوێ لە ئەکسەکەیە لەم ئەکسانێشە ئەکسەرێتی واگای لێ بەدەستی من دروواوە حەزم لە هەچی بکردایە و بم کڕیا بۆ خۆم بۆ ئەویش مەکرد لە یەک نەفەر لەو ڕەفەقانەی لەگەڵ من شەمچێکم بۆ حەسەن زیرەک کڕی یەک شەمچێک ئەمجا ئێمەشین بۆ سلێمانی دوکان لە سلێمانی بوو لە بازاری زێوە جەمالێکی عەزیزێکی نەبوو لێرە لە سلێمانیم لەگەڵ ئەو بن بە شەریک ساڵێک لەگەڵ ئەو شەریک وڵای تەنجا حەسەن زیرەکم دۆزیەوە و پەیام کرد ماوەیەکی توولانی لێرە بە یەکەوە بووین و ساڵ بووە سابوونەوە بە یەکەوە بووین کە من هاتبووە بۆ ئێران ئەو ڕۆی بۆ بەغا ماوەیەکی توولانی پێچوو کە وەڵا حەسەن زیرەک هاتووەتەوە ئەو قاوەخانە کالێمە ڕەحمان بۆ دانە ماوەیەکی توولانی لێرە بوو لە دوای ئەوە لە ڕەشەخەڵاتە قاوەخانەیەکی تر دانە ئەم ڕەشەخەڵاتی لە پۆلیسەڵاتە ماوەیەکی لێوتی لە دوای ئەوە کە نەخۆشکەوتەوەی بۆ بۆکەن بەخوا حەوشە و شتێکی وان بە 5-6 نەفەر بووین لەلای بووین وڵاتی ئەمری خوای پێمە بەجێمان
وێنەگرێک لە شاری هەولێر 55 ساڵە وێنەگرەوە کە ئێستاش لە کارەکەی بەردەوامە. مام هاوار کە ئێستا پێیناوەتە نێو تەمەنەوە دەڵێ هەرچەندە کە پیشەی وێنەگرتن وەکو جاران نەماوە، بەڵام خولیا و حەزی بۆ کارەکەی وای کردووە کە تا ئێستاش بەردەوام بێت. من هاوار صديق با عیدان مصور بەناوبانگم لە سەرەتای شێستەکان دەتوانم بڵێم 61 62 دەستم بەو پیشەیە کردو پیشەی فۆتۆ عەشق و خولیایەکی زۆری ئەو پیشەیە بووم هەر لە سەرەتای دەست پێکردنم وەکو مناڵێک ئەو کاتە لە قوتابخانە لە سەرەتایی بووم براگەورەکەم زرار ڕەحمەتی خوای لێبێ وێنەگر بوو ئەویش لە ئینگلیزەکان فێر بوو بەڕاستی جارجار یارمەتی مدا لە چاپکردن و شۆرینەوەی فلیم و لە قوتابخانە داهاتمەوە هەموو جار یارمەتی مەدا هەر لەو کاتەوە من عەشقی ئەو هونەری فۆتۆگراف بووم بڵێن وەکو پیشە وەکو هونەر وەکو بڵێ چوە ناو سایکلۆجێ ئێسقانم نەمتوانی دەستبەرداری بم کاتی لە قوتابخانە داهاتمەوە داهاتم یارمەتی کاک بەم دەدا دەتوانم بڵێم تەمەنم هەر لە ناو وێنەگری بەڕێ کردووە هەرچەندە با بڵێن ئەم پیشەیە ئەو قانزازەی تێدا نییە بەڵام وەکو عەشقێکی هونەری فۆتۆگراف من دەست بەرداری نابم بەڵام بە پێی تەمەن چوومە ناو ناوەندی لە قوتابخانە و دوایی ئامادەی بۆ خۆم هەندێک پارەم خڕ کردبەوە وەکو پێی دەڵێن لە منداڵی و لەو تەمەنانیا دەخیل ڕۆژێک لەگە براکەم قسەم کرد گوتم کاکە من حەزم لێیە بە خۆم فۆتۆگرافێک دابنێم بەس حەزەکەم تۆ ڕەت لەسەر بێ وابوو گوتی مادام تو حەزت لێیە من یارمەتی تەدەم بۆ خۆت داینێ بەس من پارەم نییە گوتم وەڵام من پارەم هەیە پێکەنی گوتی تو پارە لەکوێ بوو گوتم من 50 دینارم هەیە ئەو کاتە 50 دینار دەتوانی خانوێکی پێ بکڕی بەڕاستی گوتی وەڵای ئەوە سەیرە گوتی وەڵای مادام من زۆر پێم خۆشە بۆ خۆت دوکانێک دانێ ئیتر من دوکانێکم دانا و سەربەست بووم لەو مۆهنەیە من دەتوانم بڵێم وێنەگرەکەم دیزاینەکەی ئەگەر سیرکەی لە ڕووی گۆڕانکاریەوە و خزمەت گوزاریەوە و هەر وەکو ساڵەکانی هەشتایەکانە زۆر لەگەرەوە حەزارەتەی نوێ دانیمە حەز دەکەم شتە کۆنەکان لە لای من تایبەتمەندی خۆی هەیە و خۆشم دەوێ و ئێستا من لە ژیانی نیویۆرک حەز ناکەم لە ژیانی پاریس حەز ناکەم حەز دەکەم لە لادیەکی کوردەواری بژیم ئەو توانانەی ئێستا نەناو دیژیتاڵە نەناو تەکنۆلۆژیا هەمووی ئەفکاری ئێمەیە ئەفکاری ئەو کاتەیە من بە کورتی دەڵێم لە دوای جەنگی دوو بەڕاستی دەتوانم بڵێم عەسرێکی زەهەبی لە بواری تەکنیکی سینەما و کامیرە هەل لە ئەڵمانیا و لە بەریتانیا و هۆلیەت دروست بوو ئەو کاتە ئەو لێنسە ئەو کاتە هەبووی ئێستا من بەبەر چاوم ناکەوێت هەش بێ زۆر زۆر گران بەهایە ناکردرێ بەڕاستی وەکو ئاماژە بە هەندێک ناویان بکەم وەکو کارل زایس وەکو ڕدۆن ستۆک وەکو شنایدەر ئەو لێنسانە ئەگەر ناوەکەشی ڕاستە بە ناوی شنایدەرە بەس وەکو ئەوەی من دەمەوێ بل ئۆرجیناڵە ئەڵمانیەکە
ئەو زیخە نییە. زارێکیان ڕێیس ئەڕەفایەکی شرتەی گوتی ڕستمێکی بە پێوەم بگرە، ڕێیس ئەڕەفای پۆلیس بوو. پێشتر نەگەتیفەکە بەرامبەر فلاش و کامیرەکە بەدارمدا کردبوو نەمزانی بوو، ڕستمێکم گرت بوو. ئەویش چوە ژوورێ هەر لە ساو نەگەتیفە ڕستمی ئەویشم گرت. واست فەی کردبوو فلاش و کامیرەکەی من لەسەر ملیوی وەکو خەناوکە هاتبووە خوارێ. وەڵحاصل ڕسمەکەم کە بۆی تەبع کرد و دامەوە گوتی ئەوە چییە؟ ئەوە من ئەوەم پێ نەبووە. گوتم تو لە فکرت نەبووە بزانەوە لاسر چیە لە دایرە هەرت گرتووە بزان چیە من ئەوەم نییە. لە ماوەی ڕابردوودا بینەر و ویسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەربن.